ئاورای شەرمەزاری سەرگوزشتەی هونەرمەندێکی هەڵفرێنراوە بەرەو ئەوجی زمانی دایک و وێناکردنەوەی بە ئەلفوبەیەکی نەخشێنراوی هونەریانە، گزارشتێک لە بەردەوامی ناخێکی ئازاد بەرەو ئایندێکی گەشتر بۆ نەتەوەکەی. ئاورای شەرمەزاری تەوەری بەرنامەی ئەم هەفتەیەمان دەبێت بینەرمان بن. بەخێر بێن. زۆر سپاس دەکەم. کاکشوان ئەمەیە لە تۆ دەست پێ بکەم بێگومان پرۆژەکە هی بەڕێستا ئەمەیە بپرسم زمانی تۆ بۆ ژێردەستەیە ئەوە نییە پێی دەدوێیت؟ ڕاستە، بەڵام من ئەوەنە تەمەندێک ژیاوم کە ژێردەستەی زمان شتێکی ڕوون بوو لەو کاتەیە کە من لەدایک بووم گەورە بووم لە خێزانێکی شۆڕژیە و سیاسیە گەورە بووم کە براکانم هەر لە تەمەنێکی کەم مناڵ بووم چوونە دەرەوە بوونە پێشمەرگە. ئەمەش خۆی لە خۆیان پرسیارێک دروستەکە ئایا بۆ بوونە پێشمەرگە و چوونە دەرەوە. یەکەم ئازادیە، دووەم ئازادی قسەکردنە. وای ئێمە لە باشوورە بۆمان هەبووە تا ڕادێکی زۆر بە ئازادی قسە بکەین، بەڵام ئەو ئازادیە بەس لەسەر مەرحەلەکانی سەرەتایی خوێندن نابوو بەڕاستی کەیت مام ناوەندی و دواناوەندی و تر شتەکان زیاتر ئەبوو بە عەرەبی و کاتێ هاتە سەر ئەدەب و زانیاری تر لەسەر هونەر ئەبوون بە عەرەبیە بووە عەرەبی و بزانیە. منیش لەو جیلەم کە عەرەبیم تەواو نییە، عەرەبی نازانم بەڕاستی. ئیتر دوای ئەوەی کە لە ٩ تا چوومە دەرەوە بەرەو ئەوروپا ڕۆشتم، بە ئێرانە ڕۆشتم، بە تورکیا ڕۆشتم. لەوانە لەو شوێنانەوەکو کورد بەرکەوتنم هەبوو لەگەڵ گەلانێک کە بە نزمی سێری منیانە کرد بەس لەبەر کوردبوونم. ئەم هۆکارانە بوو بەڕاستی وای لێ کردم زیاتر کە من تەرکیز کەمە سەر زمانی من ژێردەستەیە. و کاتێ خوێندیشمەوە لەسەر ژێردەستەی زمان موفتیەکی تورک هەیە، خواجە سعدەدین ناوە، لە 1500کانە باسی گەلە سەردەستەکانەکە کە زمانی ئەوان چەند بە نرخ ئەشوبهێنێ و بە سووکی سێری کورد دەکات. بۆ نمونە ئەڵێت Arabic is alpha and omega، بۆ نمونە سەرەتایە و کۆتاییە. Persian is as sweet as a sugar، فارسی شیرینە وەک شەکر. Turkish is a work of art، کارێکی هونەریە. بەڵام کوردیش دەگە ڕێزمان بۆ ئێوە بینەرانیش ئەڵێ ئیتر بیرکەرەوە کە مناڵێکی کورد لەمە بێت. ئایا چ ئازادیەکی هەیە، چ ئازایەتیەک لە ناخێ هەیە کە بتوانێت بڵێ کوردم لە وڵاتێکە کە هەموو گەلە سەردەستەکە کە زۆرینەن بە سووکی سێری ئەوەکەن. نازانم پرسیار بوو بڵێم جواب بوو بۆ ئەو پرسیاری تۆ، بەڵام هەنێوکە هۆکار بوو بەڕاستی کەوای لێ کردم تەرکیز کەمە سەر ژێردەستەی زمان و عاقیبەتەکانی. دکتۆر دیارە ئەگەر ئیزن بێت من پێم خۆشە بڕێک باسی پەیوەندی زمان و هونەرکەن کە لە ڕاستیە زمان بۆ خۆی وە هونەر بۆ خۆی هەردووکیان دوو زمانن و کاتێک ئێمە زمانێکی لۆکاڵیانەتەوەیی ئەهێنە ناو زمانێکی جیهانیەوە کە هونەر بۆ خۆی زمانێکی جیهانی هەیە، چۆن ئەم گوتارە کە گوتارێکی لۆکاڵیە ئەبینە ناو گوتارێکی جیهانیەوە لە ڕێگەی هونەرەوە و ئەو شوناسە کە شوناسێکی ئیتنی دیاری کراوە چۆن ئەو ئازار و برین و دۆخە ناوەکیە دەرونیە سایکۆلۆجی و کۆمەڵایەتی و نەتەوایەتیە تێ هەڵکێژەکەی بە هونەرەکەت کە وەک کاکشوان باسی کرد، ینی بەشێکی زۆری بۆ ئازاری شەخصی بووە لەگەڵ ئازاری نەتەوەییات تێ هەڵکێش بووە. بەڵام ئەوەی کە وەگەڵە ئیشە گەورەکە ئاکادەوەی کە تۆ لە هونەرە هەمیشە وەگەڵە پاڵنەرێکی شەخصی هەیە، بەڵام لە گوتارەکەیە تۆ ناچیتە ناو ئازارە شخصیەکانەوە. ئەوانە بەستەنیا یارمەتی دەرن بۆ ئەوەی کە تۆ کارێکی گەورەتر کە ئیژ لەسەر زمانێکی نەتەوەی یا لەسەر
بوونی نەتەواکەی وە لە سەر و ئەوە تریشەوە تۆ ئەچیتە ناو پانتاییەکەوە کە پانتاییەکی گلۆباڵ و جیهانیە کە ئەیش هوەرە لەو ڕێگەیەوە کە هوەر لە ڕاستیە یعنی ئەو دیوە سایکۆلۆژی هەیە بەڵام لە هەمان کاتە دیوێکی ئێستاتیکی هەیە بۆیە کاتێک کە ئێستاتیکا تێکەڵ بەو برینە شخصی نەتەوایەتی هەتا دواییە ئەبێت باڵانس یا هاوسەنگی لە نێوان ئەو ڕەهەندە سایکۆلۆژی لەگەڵ ڕەهەندە ئیستاتیکیە کێشەیەکی زۆر گەورە دروزەکات کە ئەوەیە ئایا ئیستاتیکا ئێمە لەو شوێنە ئەیکەینە قوربانی لە کاتێکا خودی هوەر لە ڕاستیە جۆرێک لەوەی کە تۆ ئیشەکەت داهێنانی ئێستاتیکایە بەڵام چۆن جارێکی تر ئێمە برین بە ئێستاتیکی ئەەکەینەوە برین جوان ئەەکەین ئایا ینی جوانکردنی ئازارەکانمان بەو زمانە گلۆباڵیە هوەریە چەند دوا ئەکات کە گوتاری هوەری و گوتاری نەتەوایەتی پارالێڵ بە یەک بتوانن هیچیان نەبنە قوربانی وە وا لێ بکەن تۆ بەڕاستی هوەرمەند بیت بۆیە ئەمەی کە کاکشوان کردێتی لە ڕاستیە بە بڕای من جۆرێکە لەو تێ هەڵکێشکردنەکە لە ڕەهەندی زۆر سایکۆلۆژی شخصی نەتەوایەتی ئەچێتە پانتاییە کە پانتاییەکی هوەری ئیستاتیکیەوە سایکۆلۆژیای ئیستاتیکی زەق ئەکاتەوە واتە ئیستاتیکایەک جوانیەکی دەرونی هوەری ساز ئەکات کە ئێمە ئەو ڕۆژە لە ئەو بۆنەیە هەستمان بە هەم ئازارەکانی خۆمان کرد جارێکی تر ینی تێ هەڵکێشێکمان بۆ دروست بوو لە ڕابردوو مێژووی خۆمان وە چۆن ئەکرێت لە ڕاستیاوەی کە زۆر گرنگە بەکارهێنانی هەموو ئەو زمانە جیاوازانێنی بۆ من لە لەیشەکەی بەڕێزیانە بۆ نەسەرنجی ئەوە دەیە هەم ڕەهەندی سینەمایی هەیە هەم ڕەهەندی ینی شێوەکاری هەم دەنگ ینی هەموو شێوە جیاوازەکانی زمانی بەکارهێنا بۆی کە ئەم ئازارە تایبەتە ئەم مێژووە تایبەتە بگەێنێت کە ئەمە بە بڕای من بەشێکەی ئەگەڕێتەوە بۆی کە ئینسان ئەگەر برینەکەی زۆر قوڵ نەبێت ینی زۆر وەگەڵێت ئاوێت دڵنیا بێتەوە لەوەی کە ئەم شتە بگەێنێت ینی ئەم پەیامە بگەێنێ بۆیە هوەرەکە لای ئەم بەشێکی زۆری ئەگەڕێتەوە لە ڕاستیا بۆ ئەو پەیامە کە هەیەی بۆیە ئەکرێ باڵێن ڕێگە بە مامۆساشیوان بێ دواتر زیاتر بچینە ناو ئەو پەیوەندی نێوان زمان و هوەر و برین. وەڵام بگەڕێم و پرسیارەکەت ئایا ئێمە زمانمان هەیە بۆچی ژێر دەستین بۆنی قسەی پێ یعنی منە شتێکی بە کورتی باسی ئەوە بکەم لە پەیوەندی زمان ئەوەی ئیشەکەی شوان کە لەگەڵ زمان و تعبیرکردنی گزارشکردنی هوەری ئەمە هینێکی دروست کردووە زمانی مەسەن زمانی داگیرکرد چەند کاریگەری هەیە بەسەر گزارشتی هوەریەکانمانەوە کە لە تێزی دکتۆرەکەش یا زیاتر باسی کردووە من بە نمونەیەکی بەسیط هەڵێم ئێمە بۆن من لە زمانی کوردی بەڵێ زمانی گزارشتمان هەیە بەڵام ئاگاشمان لەوە بێت کە گزارشکردنی هوەری ئێمە بۆ خۆمان بۆ ناسنامەی خۆمان لەژێر کاریگەری زمانی ئەوروپیە کە زمانێکە لەم سە ساڵە بۆمان دروست کراوە زمانێک کە چۆن تعبیریان لە کورد کردووە ئەوان مەسەرەن لە بیدایەتی پرۆسەی کۆلۆنیالیزم چەند تعبیریەکیان خستۆتە ناو زمانەوە مەسەن چەند گزارشتێکە بۆ بە چۆتە ناو زمانی ئێمە بۆن من ئەو گزارشتانی کە کوردستان شوێنێکی شاخاوی وەحشی فۆلکلۆری و یاخی قوربانی ئەمە لە پێش زمانی سەردەمی کۆلۆنیالیزمە بەڵام ئەم زمانە هاتوۆتە ناو گزارشتی شێوەکاری ئێمەوە هەتا ئێستا بەو زمانە ئێمە تعبیر لە خۆمانەکەین کە زمانی ئێمە نییە کە تعبیرەکە تعبیری ئێمە نییە یعنی ئەکرێت کاڵی باسی زمانی داگیرکەرەکەم شەر نییە بکەم طبعاً بە کوردی قسە ئەەکەم بەڵام کۆنسێپتی ئەوەی کە تعبیر لە خۆم بکەم لە زمانێکی کەوە هاتۆتە ناو زمانی ئێمەوە یعنی داگیرکردنەکەی تەسەورەکە یعنی داگیرکردنی تەسەوری ئێمە بۆ خۆمان عزيز
جواني سينك صدى في ممك فنجاني تشاور الشبل وقيتاني داك حدودي هالبهوام شاسيواني بوان السران بكم أقهل النفقد عاصماني بوان حرفاك مقردة القرآني بوان قولة جيجان بكم قدر نرلي مال اللي خاندان لە باکووری زەویەوە لەو دووریەوە بۆ زمانی دایکە بۆ بە ناسنامەی هونەریت. بێگومان ئەو زمانی کە لە دایکتەوە فێرەبین نزیکترین زمانە لە ڕۆحەوە هەر بۆیە لەگەڵ کاکە هەرێمە کە بەڕێگە و هاتین بۆ ئێرە ئەوم بۆ باس کرد کە من تا ئێستا چەند ساڵە لە ئەوروپامەوە 25 ساڵە چێ من تا ئێستا خەو بە گەڕێکی مناڵی خۆمانەوە بیم کە لە گەڕێکی سەرشەقام لە دایک بووم دوایینش لە گەڕێکی زەرگەتە. ئەمە هەمووی پەیوەندی بەو زمانەوە هەیە کە ئەو چیرۆکانەوە هەیە کە تۆ بەرکەوتەی بوویت لە کاتی گەورە بووندا. وەکو ماوەسە شیروانی باسی کرد زمانی ئاخاوتن زمانی قسە پێکردن تەرکیزەکەی من تەنیا لەسەر ئەوە نییە بەڵام دوو بەشە لایانی مۆزوعی لایانی سیاسی کە وای کردووە زمانەکە ژێردەستە بێ دووهەم لایانی هونەری زۆربەی هونەرمەندانی شێوەکاری ئەڵێن ئێمە زمانی ئێمە شێوەکاریە ئەمە شتێکی عادیە کە هونەرمەندە شێوەکارەکان واڵان زمانی ئێمە شێوەکاریە بۆیە زۆر قسە ناکەین و لەوحەکانمان تابلۆکانمان بۆ خۆیان قسە ئەکەن. ئەمە لە زۆر لاان و ڕاستەوە مەبەستی منیش لەم پرۆژەیە ئەوە بووە کە زمانێک بەکاربێنم لەوانەیە وەکو تەرمۆلۆجیەکی ڕاست پێ بڵێن کرێلسک بۆ نمونە ئەم کوردی کە ئێمە قسەی پێکەین لە سەرەتاوە ئێمە ئاوا قسەمان نەکردووە مەسەلەن بۆ نمونە زمانی زلهێزەکان زاڵ بۆ بەسەرمانەوە ئێستا زمانی قسە ئاکەین کە تێکەڵە هەر بۆیە لەم پرۆژەیشە هەوڵم ماوە ئەو بەرکەوتنانی کە هەمان بووە لە زانینی هونەر وەکو زمانێکی بینین زمانی شێوەکاری بێم جارێکی تر تێکەڵیان بکەمەوە ئێمە بەرکەوتمان لەگەڵ هونەری ئەوروپیا هەبووە کە ماوەسە شیروان زیاتر کۆڵینەوەی لەسەر ئەوە کردووە کە چۆن ئەوروپیەکان لە دوای داگیرکردنی عێراق و هونەرمەندیان لە ئیتاڵیا هێناوە پەیکەریان بۆ ئێمە دروست کردو بۆ مەلیک فەیسەڵ و ئەتاتورک و ئەوان تۆشکە پەیکەرێک لە شوێنە گشتیەکانەدا ئەنی ئەو ئێستاتیکایی کە لەو شێوەیە تەسیرەکاتە سەر خەڵکەکە و هونەرمەندانیش هەمیان بۆ ڕێچکەی ئەڕۆن دوای ئێوە ئێمە بەرکەوتەی زەخرەفە و کە پێی ئەڵێن هونەری ئیسلامین یان میناتۆری ڕۆژهەڵاتی کە ئەگەڕامەوانێ بۆ خەزێنی خۆمان سەیرەکەم ئێمەی کورد چیمان هەیە مۆزەخانەیەکمان نییە من بڕۆم سەیری بکەم بزانم 1000 ساڵ پێش ئێستا چۆن ئیشمان کردو 1500 ساڵ لە ئەوروپایی بینی لە فترەی ڕێنەسانسەوە هەتا ئێستا بە کرۆنۆلۆجی ئەم شتانە دانرەوە. ئێمەش تێم بیرم کردەوەتم باشە من ئەگەر سەرچاوەیەک نەبێ بۆی بگەڕێمەوانێ بە وردی با بێم خۆم بە خاوەنی ئەم شتانە بزانم کە بەری کەوتم وە شتێکی تێکەڵی لە دروستکەم کە لەوانەیە باس لە ناسنامەی من بکات هەر بۆیە ئەو تەکنیکە کلاسیکیەی کە وەختی خۆی لە پەیمانگای هونەرە جوانەکان فێری بووین کە زیاتر بەرکەوتی هونەری ئەوروپیا و ئەو دوو بوعدیەی کە لە میناتۆری ڕۆژهەڵاتی هەیە وەکو کەمالەدین بەهزاد بۆ نمونە نەقاش عوسمانی تورکەکان ئەو بێبوعدیەی کە منزوری تیانە ئیشەکان یا منزورێکی تێکەڵە ئەوانم جارێکتر هێناوەتەوە و تێکەڵم کردو بە هەنێ هێمای کوردیەوە کە ئەکرێت زۆربەی هێماکان بڵێم ئەکەوێتە قاڵبێکی سیاسیەوە بەوەش زۆر کەسەڵێ ئەو کاری کە تۆ کردووە کارێکی هونەری سیاسیە بەڵام من حەز دەکەم زۆر بە ئاگایانەوە ئەوە بڵێم کە وایە کارەکەی من تێکەڵ بە سیاست ئەبێ بەس من کاری سیاسی ناکەم من پرۆژەکەی خۆم و هونەرەکەی خۆم ناکەمە قوربانی بۆ باسکردنی ئایدۆلۆژیایەک بەڵام هونەرەکەم بەکارهێنم بۆ لێکدانە و ڕفلێکشن لەبارەی ئەو کێشانی کە سیاست دروستی ئەکا بۆ ئینسان.
مامۆستا شیروان ئەگەر بۆ چوونیەکە هەبێ لەگەڵ لە سەر قسەکانی کاکشوان. بەڵێ ئەو ئاماژەی بۆ بیدایەتی دروستبوونی هونەری عراقیەک هینی بچووک پەیکەرێک بۆ جەنەرال مۆرد و مەلیک فەیسەڵ دروست دەکرێت نەک بۆ ئەتاتورک. ئەتاتورکی ژایکەن بەڵێ بەس لێرە نا لە عێراق لێرە نا، بەڵێ هەر و سەر کۆرنیکا کە سەر بە مەدرسەی فاشیزمی ئیتاڵیە بەڵێ ئەو لە منطقە زۆر ئیشەکات وتنۆک وا بزانن کە لێرە کردوێتی لە عێراق کردووە. هەر بگەڕێنەوە بۆ ئەو سەردەمە کە ڕەبتی کەینەوە بە مناقەشەی ئەمانەوە، هەر سەردەمی دروستبوونی هونەری عێراقی کە لێرە دروست ئەکرێت ئەو تەسەوڕەی کە دروست کراوە بۆ ئێمە کە بگەڕێنەوە بۆ کۆن هونەرێکی تازە لەگەڵ هونەری ئەوروپی عفو لەگەڵ هونەرێکی فۆلکلۆری لەگەڵ هونەری میزۆپۆتامیا و ئیسلام تێکەڵکەین، ئەم کۆنسێپتەکەیەتە ناو بیرکردنەوەی ئێمەوە لە هەموو عێراق و لە کوردستانیش لە ئەسڵا بیرۆکەی ئێمە نییە، یعنی بیرۆکەیەکی سەردەمی بیدایەتەکانی سەردەمی کۆلۆنێلیزمە و ئەمە لە ناو ئەدەبیاتی ئەوانە ئەبینیتەوە کە ئەوان ئێمە چۆن سەیر ئەکەن وەک شعبێکی کۆن فۆلکلۆری سەیر ئەکەن. یعنی سا بگەڕێنە بۆ پرسیارەکەی کە چۆن ئەم کۆنسێپتە دەرەکیانە ئەچێتە ناو زمانی ئێمەوە بێ بە بەشێک لە بیرکردنەوەمان. یعنی جوانترین نمونەیە کە هونەرێک لێرە دروستە بێ کە جیاوازتر لە ئەدەب لە موزیکە ترادیشنێکی قوڵی هەیە، هونەرێکی تازە دروستە بێت کە زمانێکی ئێمە نییە، تەسەوڕەکەشی نیە ئەم مەنتیقەیە نیە، بەڵام ئێمە ڕۆژانە پراکتیکیەکەین و بوو بەشێک لە ناسنامەی خۆمانی دائەنین کە ئەمە کاریگەری دەرەکیە بەسەر بیرکردنەوە و شێوازی گزارشکردنی ئێمە کە ئەو گەڕانەوە بۆ فۆلکلۆر و کۆن لەگەڵ تازە تێکەڵکەین، ئەمە کۆنسەپتێکی کۆلۆنیالیە. هەر ئەگەر مامۆستا شیروان ینی بواری ڕەخسان بۆی کە ئەو ئایدیایە کە ئایدیای ئەوی ترە کاتێک لە ناو منە کار ئەکات یا ئەکتیڤ ئەبێت وا ئەکات کە من جارێک تر بچمە خزمەتی ئەوی تر واتە منیش خزمەتی ئەوە ئەو پرۆژەی ئەوەکەم واتە مرۆڤکە لەدایکە بێت لە ڕاستیە لە ناو چۆن لە ناو شوێنە لەدایکە بێت لە بەبێ شوێن ناتوانێت لە ناو کاتێکا لەدایکە بێ ئاواژ لە ناو زمانە لەدایکە بێ وە شوێن و کات و زمان و هەموو ئەوانەی کە مرۆڤتیا لەدایکە بێ هەمویان پڕپڕن لە ناو لە مێژوو لە کەلتور لە شوناس ینی با تەسەوراتی پێشوەختەوەیە کاتێککە مرۆڤی کورد لە ناو مێژوویەکە لە ناو زمانێکە لە ناو کەڵچەرێکە لە ناو هونەرێکە چاو ئەکاتەوە ئەو هونەرە ئەو ئایدیا و جیهانبینیانە بەشێکی زۆری ئایدیا و جیهانبینی ئەوی ترن کە ڕۆژهەڵات ناسەکان و کورد ناسەکان کە زۆر بەیان ئەوروپینا کورد بوون چ بەشی ڕۆژهەڵاتی کە عەرەب و فارس و تورکە گرێتەوە چه بەشی غەربی و ئەوانە هەموو ئەو تەسەورات و بیرکردنەوە یاخود ئەو وێنانەی کە بۆ ئێمە یەکێشن لە ڕاستیە وێنەی سەردەستە کە بەرامبەر بە ژێردەستە بۆیە کاتێکیش کە من ئەمێ تعبیر لە خۆم کەم گزارش لە خۆم کەم بەو کەرەستانەی ئەوان من گزارش لە خۆمەکەم ئەمەش وا ئاکات کە جارێکی تر تۆ بچیتەوە خزمەت ئەو پڕۆژەیە کە ئەوان سازیان کردووە لێرەیە یەکێک لە کێشە گەورەکان کە دروزە بێوەیە ئێمە خۆمان میراتێکمان هەیە باشە ینی مامۆسایان باشتر ئەزانن ینی میراتێک هەیە کە ئەو میراتە تا ئەندازەیەک پەراوێز خراوە تا ئەندازێک ئاوڕی لێ نەدراوەتەوە میراتەکەش بەشێکی زۆری دیسان هەر ئەوی تر بۆی جێڕایتەوە یا ئەوی تر وتێتی تۆ ئەمەد هەیە و ئەو گواستنەوەی لە ڕێگەی ئەوی ترەوە نەبووە هۆکارێک کە شتێک چەمکێک زاراوەیە گەگەر دروستکەین پێی بڵێن موتوربەکردن ینی ئەوەی ئەو لەگەڵ ئەوەی خۆما کە هەم بێت موتوربەی کەم شتێکی تازی لێ بێتە دەرەوە بۆیە لەم شوێنەیە کە تۆ خۆت وەگەڵێ ئەخەیتە ناو ڕۆیا و بینینێکەوە جیهانبینیەکەوە کە ڕۆیا و بینین و جیهانبینی خۆت نییە زۆربەی جار تۆ سەرسامەبی بە ئەوی تر وە عاشقی ئەوی تر ئەبیت لە کاتێکشا جۆرێک لە قێزی هاتنەوە جۆرێک لە بێز هاتنەوە جۆرێک لە کاردانەوەت بۆ دروزە بێ کە چەند ڕائەکەی دێشتا تۆ هەر لە باوەشی ئەوەیە بۆیە
ینی ئەم ئیشەی کە کاکشوان کردوێتی بەشێکی بریتە لە ڕاستیە لەو کاردەوانەوانە کە ئێمە لە ڕابردووە نەمانتوانیوە خۆڕزگارکەر بین لەو تەسەورات و جیهان بینیانە و ئەم هەوڵانە لە ڕاستیە هەوڵی باشن بۆ ئەوەی کە تۆ جارێکی تر بتوانیت خۆت ینی گزارش لە خۆت کەیتەوە بە زمانی خۆت یاخود هەوڵ بی زمانێکی تازە بدۆزیتەوە شێوازێکی تازە بدۆزیتەوە کە تەنیا بریتی نەبێت لە ئەوی تر. مامۆستا شیروان گەڕانەوەی چیرۆکێکی تراژیدی لە دیدگا و چەمکێکی فرەڕەهەندی هونەری و فەرهەنگیەوە بۆ خۆی ئاستەنگی دروست ناکات؟ بەڵێ هەر گێڕانەوەی کارەسات هەر خۆی ئاستەنگە یعنی چونکە کارەساتەکە خۆی فرە ڕەهەندە کارەسات لە کۆمەڵێ بارودۆخ و ساگەر باسی کارەساتێکی تایبەتی بۆ نمونە هەڵەبجە ئەنفال ئەوانە بکەین پرۆسێکی زۆر هینە ینی زۆر معقەدە کە چی ڕوویاوە بۆ ڕوویاوە سیاسەتی نێودەوڵەتی سیاسەتی عێراق پەیوەندی نەتەوەیی ئەمانە خۆی زۆر قورسە گزارشتی لێ بکەی لە ڕێکارێکی هونەریەوە لە ئەساسە ینی ئەمە خۆی بابەتەکە هەر بەعام زۆر قورسە بەڵام هەوڵی زۆری هونەریش هێ ناشکرێ هەوڵەکانیش بڵێن هیچ هەوڵێکی هونەری نەبێ بۆ ئەمە ئەوەی کە لای ئەگەر بگەڕێنە بۆ کارەکەی شوان ئەوەی ئەم هەوڵیاوە بیکات لە ڕێی کۆمەڵی میدیۆمی جیاوازەوە لە ڕێی کەرەسەی جیاوازەوە تعبیر بکات بە تەنیا ڕسم نییە مەسەڵەن ڕسمە دەنگا ڤیدیۆیە دانوستانە لەسەر وەزعەکە یعنی ئەم هاتووە فرەڕەهەندی کارەساتەکە بە کۆمەڵێک ماتریاڵی فرەڕەهەندی شێوەکاری و ڤیژوەڵ ئەتوانین بڵێن تعبیری لێ کردووە ئەگینە بابەتەکە زۆر بابەتی کارەسات زۆر معقەدە بەڵام شێوازی تعبیرەکەت ئەبێ بگۆڕێکە لای ئەم هەوڵیاوە ینی بە شێوەیەکی ترادیشنەڵ هینی نەکات تعبیری لێ نەکات. بۆ چوونی تۆ کاکشوان لە زەمانێکا گەورە بووم کە 3 ساڵ بووم ئیتر جەنگ دەستی پێ کرد لە 1970 لەدایک بووم لە 80 جەنگی ئێران و عێراق دەستی پێ کرد دوای ئەوە کیمیاباران و دوای ئەوە شەڕی ناوخۆوە تا بەجێم هێشت بێگومان من ناتوانم خۆم ئالەم کارەساتانە بە دوور بگرم کە بەش بوونەتە بەشێک لە کەسایەتی من ئەبێتە بەشێک لە ناسنامەی تۆ هەر چەند ساڵێک تۆ لە ئەوروپا بیخوازیاری بەوەی کە تۆ ئەوشتە ناخۆشانە بیر بچێتەوانێ و تەرکیز بکەیتە سەر ئەو جیهانە جوانەوە ئەو سروشتە جوانی کە لەوێ هەیە بەڵام هەموو ئەم بیرەوەرانە لە خەوەکانە پێدەڕێژێتەوە جارێکی تریێتەوانێ ئەڵێ من بەردەوام وجودم هەیە نەگەر ئەوەش کاری تازە کاتێک کە تۆ هونەرمەندێکی شێوەکاریت سەردەمیانە ئیژەکەیت مجتەمع بەلاتەوە مهمە بەرکەوتی هەواڵە سیاسیەکانیت بەلاتەوە مهمە کە گەلەکەت ئایا ئازاد نییە ئازاد نین ئەو جەنگانی کە لەم ئاخیریا ڕوویە کە جارێکی تر داعش هجومی کردەوە بۆ کوردستان و هەموو هەدەفیان ئەوە بوو کە گەلێک بخەنە ژێر دەستی خۆیان ئەمە وای کرد کە بەڕاستی من نەتوانم دوورە پەرێزی لەو ڕووداوانە بکەم کە ڕویان ئەیە لەم منتیقەیە کە پەیوەندیکی زۆری بە ناسنامەی منیشەوە هەیە و هەر بۆیە ئەو فیلمانی کە لە پێشانگای هەیلۆ ئۆف شەیم لە پایە گەلەری پیشانمانە کە نەتیجەیەکە لەو حەدەسانی کە لەو ئاخیرەیە ڕوویان نەک وەکو لایەنێکی دوکومنتاریکی بێ من ئەمیشانە دروستکەمەوانێ بەڵام تێکەڵەیەک بێت لە هەواڵی فاکتە ڕاستی و هەم فەنتەزی کە بتوانم زمانێکی تایبەت دروست بکەم بۆ نمونە چپەکردن وەک مێتافور لە ئاخیر فیلمە لە ژێر خۆری تووڕێی مێزۆپۆتامیایە کچێک چیرۆکەکە ئەگەڕێتەوە وەکو کەسێکی لاڵ و ئەمەیەکە لەو بەرکەوتنانی من کە کاتێک بە تورکیا هاتمەوە کوردستان و هەر کەسە نزیکەکانی خزمەکانی خۆمان ئەبینی کە لە دەی سێوسێنان و قەراخۆوانە بەرکەوتی چێشی میایی بوون ئەو دایکە پیرانی کە بەردەوام چاوەڕێی کوڕەکانان بێنەوە کاتێک کە یەن بە زمانێکی سادە باس لە حەدەسێکی زۆر
قوڵ و بەقووەت ئەکەن کە لە ناخی دڵیانایە و چ زمانێک گێتە دەرەوە لەو کاتەیە کە ئەحساس و هەموو هەست و نەز هەرمی تێکەڵا بێت. ئەو وای کرد کە من ئەو شێوە فۆرمە هەڵبژێرم کە وەک کەسێکە هاچۆنەڵی ئێوە شتێک دەربڕێ بەس ناتوانێت وەکو بلابلایە گێتە دەرەوانێ بەڵام چیرۆکە لە ڕێگەی سەبتایتلەوە لەسەر شاشەکە پیشان ئەدرێت. سی و چوار هێڵکاری 4 فیلم 8 پۆدکاست و کتێبێک ئەمانە بۆچی؟ ئەمانە نەتیجەی ئەو ڕەهەندە جیاوازانە کە کاتێک تەرکیزەکەیتە سەر زمان زمانی هونەری بێ زمانی ئاخاوتن بێت ڕەهەندی زۆر ناتوانانی بڵێ سەبەبی کۆلۆنیالیزم یان ژێردەستەی گەلی کورد تەنها یەک سەبەبە. و زۆربەی کاتێککە من ئایدیاکەم بۆیە بیر ئەەکەموانێت کە چ ماتریالێک زیاتر پەرفێکتە بۆ ئەوەی ئەو ئیشەی تێ ئەنجام بم. هەر بۆیە پرۆژەکەیش ئەو هەمە جۆری بەخۆی بینی بەڕاستی کە 34 هێڵکارێک گەورەکە ڕەمزێکە بۆ ئەو 34 پیتە کوردیەی کە بۆ نمونە لە ڕۆژهەڵاتە کاتێ نووسەری کورد محەممەد ئەمین بوزەرسەلان لە 60ەکان کتێبێکە نووسێ بۆ مناڵ بە ناوی ئەلفابێ کە مناڵی کورد فێری کوردی بن لێ کاتێک کتێبەکە ئیتر ئاشنای بێت لای حکوومەتی تورک قەدەغە ئەکرێ و کتێبەکە ئەسووتێنێ و خۆشی زیندانی ئەکرێت. و هەروەها جارێکی تر تەجروبەی ماڵی خۆمان براکانم کە لە هەشتاکانە لەم خۆپیشاندانێکا کە گۆرانی ئێڕقی بەڵێن زیندانی ئەکرێ و زۆر بە ناشرینی و بە قێزەونی ئەشکەنجە ئەدرێن. دوای ئەوە هاتمەسە کتێبەکە زۆر سەخت بوو کە من بتوانم باسی کێشەیەکی گەورە بکەم کە کێشەی میلەتەکەمە تەجروبەی شخصی خۆم بەکار نێنم تیا هەر بۆیە ئاوا جیام کردوانێت کە کتێبەکە زیاتر بیرەوەری زۆر شخصیە بەڵام 34 هێڵکارێکە زیاتر باز لە کێشەی گەورەی کوردەکە کە هاتووم وەکو ئەرکایڤێک وەکو دوکمنتکردنیە کە من چیرۆکی کەسانی تر بێنم ناڵێم تەرجمەی ئەەکەمە سەر وێنە چونکە حەزم لە کۆپیکردنەوەی ئایدیا نییە وەکو ئیلیستریشن یەک جارێکی تر بەکاری بێنمەوە بەڵام هەوڵم ماوە لە ڕێگەی تەجروبەی لەشی خۆمەوانێ و لەگەڵ ئەو چیرۆکانەی کە بۆیان گەڕەمەتەوە کارێک بکەم کە زۆربەی کات ئاسانیش نییە پلانی بۆ دانی بەڕاستی. سەرکەوتوبی کاکەرێم پێت وایە لەم سەردەما پێشکەوتووە بێسنوورەی تەکنەلۆجیا توانای ژێردەستەیی زمانێک ما بێت؟ لە ڕاستیە پێم وایە ڕەنگە بە پێچوانەوە پرۆسەکە خێراتر بێ زۆر جار ینی تەکنەلۆژیا تەکنیکی پێشکەوتوو زۆرتر یارمەدی دەربێ بۆی کە زمانێک بکە بەژێرەوە پێم وایە لە ئێستا ئێمە شایەتی سەدان بەگەڵێ ئەو ژێرکەوتنین کە هەیمەنەی زمانێک بەسەر زمانەکانی ترەوە زۆر بە ڕۆشنی تێبینیەکەین لە چواردەوری خۆمان بڕوانین کە مناڵەکانمان لە کوردستان کە قۆناغێک سەردەمێک کە کاکشوان لێرە بووە خەونی بەوە بینیەوە بە کوردی بەدوێ نەیتوانیوە بە کوردی بیر بکاتەوە ئەبیتر داگیرکار هێزی سەردەست نەیتوانیوە بەڵام ئێستا ئێمە لە ڕێگەی جۆرێک لە ئازادیەوە بە پێچوانەوە خۆمان مناڵەکانمان نەخینە ناو قوتابخانە و دنیایەک پەروەردە و کەلتوری سەردەستەوە کە بەر لەوەی زمانی دایکی بڕسکێت ئەو منداڵە بەر لەوەی ئەو زمانە کە جیهانبینی دروستکات بۆ ئەو منداڵە ئێمە بە زمانی سەردەست بە زمانی ئەوی تر پەروەردەی ئەکەین پێی ئەگەیەنین و شانازیشی پێوە ئەکەین کە ئەمە
من کارم بۆ نییە چاکە خراپە بەڵام ئەمە واقعەکە و بەردیدمانەکەوێت ئەگەر بۆگەڵێ بڕێک گفتوگۆکە بگوازمەوە کاکشوان لەو وەڵامی دەناتە هەندێک شتی باس کرد لەسەر ڕوو مەسەلەی قوربانی و گزارشکردن ئەوە بابەتێکی لە ڕاستیا زۆر سەرنجڕاکێشە مەسەلەی کارەسات ینی زمانی کارەسات لە هونەردا لە ئەدەبدا چۆن کارەسات ئەیجێڕیتەوە چۆن زمانێک دروست ئەەکەی پێ ئەگەێنی ساز ئەەکەی بۆ ئەوەی کە کارەساتی پێبگوازیتەوە زۆربەی جارخۆی لە ڕاستیا ئەبێتەوە بە کارەسات ینی ئەگەر هونەرێکی بەهێز هونەرێکی سنگین نەبێت ئەو کارەساتە ئەکاتەوە بە کارەسات ینی بەرەمێنەرەوەی کارەساتە بێ بۆیە یەکێک لەو دیدانەی کە لە ڕاستیا بۆ من هەم وەکو پرسیاریا وەکو سەرنجێک بۆ کاکشوان کە ئەو لە نەرویجە دیارە ئەم جۆرە لە هونەر ئەم بەرەمێنانی ئەمە ینی کاتێکە بۆ منی کوردی بەرهەم ئەهێنیت ینی منی بینەری کورد لەگەڵ بینەرێکی ئەوروپی یا نەرویجی یا غەربی چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ئەوەیە ینی تۆ هونەرێک بەو سەلیقەیە کە بریتە لە ڕووداوێک کە من خۆمی تیا ئەبینمەوە بەڵام ڕووداوێک کە ئەوی تیا بەشدار نەبووە مێژوویەک کە ئەوی تر تەنیا لە ڕێگەی تۆ ئەیبینێت ئەو گواستنەوەی لە ڕاستیا بۆچوونی منیانی زۆر جێگەی گفتوگۆ و سەرنجە کە تۆ چی بە ئەوی تر ئەیت زۆر بەلامەوە گرینگە و زۆربەی کات زۆر وعیانە ئیشم لەسەر ئەوە کردووە کە ئەو بابەتانی باسی ئەەکەم نەیخەمە قاڵ بێکەوە کە داوای سۆزداری بکە کە بە چاوێکەوەنە بینەروە لێ بکەم بە زەیمان پیا بێتەوانێ بە پێچەوانەوە زیاتر هەوڵم کردووە ئەو لینکاندم بدۆزمەوانە کە ئێمە پێکەوە گرێ ئەوەکو مرۆڤ ئینسان لە هەنێ ئیشی پێشترمە کاتێککە چیرۆک ئەگەێڕمەوە لە شخصی خۆمەوە دەست پێ ناکەم وەکو کوردێک بەڵام لە خێزانەوە دەست پێ ئەەکەم کە هەموو تاکێکی ئەم دنیاە لە خێزانێکە هاتوویتر ئا بچووک بێیا گەورە بێت وە لەم فیلمی ئاخیریش ئەوەی کە باسم کردکە وەکو کڕوڵاڵێک ئەیگێڕێتەوە ئەکتەرێکم داوت کردووە ئەو ئیشم بۆ بکات کە ناوی سارە بابانە خەڵکی سلێمانیە بەڵام لە مناڵی و لە نەرویجا گەورە بووە کاتێک کە بینەری کورد لێرە ئەوەی گوێ لێ ئەبێت ئەو وشە بچووکانەی کەمانی کە تایەتی لە ناو فیلمەکە لەوانێ نەیزان ئەمە نەرویجە بەڵام کاتێک کە نەرویجێ گوێی لێبێت ئەزانێت زمانی ئەم کچە هەم کوردیە و هەم نەرویجیش لە ڕێگەی ئەم لینکانەوە ئەمەوێت جارێکی تر بێم بینەر ئینگەیج بکەم لەگەڵ ئیشەکانمە و لینکێک دروست بکەم لەسەر ئەوەی کە ئەمە عاقیبەتی جەنگە بەسەر مرۆڤایەت لەوانیشە زۆربەی کات بڵێم ئەو ئیشەی من کردومە پەیوەندی هەر بە کوردەوە نییە پەیوەندی بە منەوە هەیە پەیوەندی بەگەلێکەوەی کە مرۆڤن با ئەو لینکە دروستکەین وەک لەوەی بڵێم وا ئێمە لە نەرویجین ئەوان لەوێن کێشەکە ئەوە دوورە کە پەیوەندی بە ئێمەوە نییە کۆمنتێکی بچووک لەسەر ئەوەی کە پرسیاریەکەمان کە زمان ئێستا لە ئێستاە خەتەریاتی زیاتر لەسرە یعنی وەک لە جاران کە زمانی ئەو پینە پچکۆلەکان پسڕێتەوە یا بە عامیش هەموو زمانێک ئێستامە لە بابەتێکی کە نایکەمەوە بەسەر ئەوەیە لە ئێستاە زمانێکی کە بەڕێوەیە کە زمانی AI و لە جیاتی زمان هێما بەکارێت ئێستا و زمانی کەسا گەنج ئیشی پێنووسێ هەمووی لە ڕێی ئیمۆجی و ئەوانەوە یعنی ڕوبەڕووی زمانێکی کە ئەبینەوانە کە زۆر سەریعتر زمانی دایک و تعبیری زمانی دایک لە ناوبات کە ئەوەش کاریگەری گەورەیە بێ بەسەر شێوازی تعبیرکردنی هونەری لە هەموو بوارەکانی کەیە سەرۆکانی سوڵتان لە پێشا پشتە زێڕینەکەمیان بڕێ و دواتر چار لاقەشیان کردم چەقۆکێشی بۆ گەن و قێزەوەن وەک مەڕێکی قوربانی سەریان بڕێ بەڵێ لە یەکێک لە پۆدکاستەکاندا تۆ پرسیارێک کردووە کە ئایا هونەرمەندان لە دەرەوەی کوردستان توانای بەرەمهێنان و ئەرشیڤکردنی کارە هونەریەکانیان هەیە لە کاتێکدا
لە دەیان کاری هوەری لە دەرەوەی کوردستان هەیە و بوونیان هەیە. بەڵێ ئەو هونەرمەندانی کە چوونە دەرەوە لە ئێکسایلان زۆربیان ئەکتیڤن کارەکەن بەڵام پەرتەوازین پارچە پارچین و لەوانەیەشەکە لە ئەگەر سەرنجیا بێتە کارەکانی من پێکهاتەیە کە لە دنیایەکی پەرتەوازە و پارچە پارچە و من هەوڵم ماوە کۆیان بکەمەوە. من زۆر تامەزرۆی ئینستیتوشنێکی هونەریم بەڕاستی کە ئەم هەموو هەوڵانە کۆ بکاتەوە کە بتوانین سەردانی بکەینیان لە ڕێگی ئینتەرنێتەوە بێیان جسمی و بچین سەردانی بکەین و وەک ئەرکابێکی گەورە بچین بزانین چی هەیە و چی نییە پێشتر چی کراوە. و لەوانەیەشە ئەو پۆدکاستەی کە بەڕێز باس کرد هەوڵێک بێ بۆ ئەوەی کە لە جیاتی من کتێبێک بنووسم لە کتێبخانەکەی جامیعەی ئۆسلۆیە بکەوێت و زۆر کەم کەس بتوانێت بیخوێنێتەوە و سەیری بکات کە ئێستا دنیای دیجیتال وای لێ هاتووە زۆر بە ئاسانی ئەتوانی پۆدکاستێک شێر بکەیت و کەسانی تر جویان لێ بێت و مناقەشەی بکەن و ڕەخنەی لێ بگرن و پێیا هەڵبەن و لەبەرەوە بە باشم زانی ئەمە یەکەم جاریشە لەو پرۆگرامی خوێندنی دکتۆرای نەرویجە کە لێک دانەوەی پرۆژەکان لە ڕێگەی نووسینەوە نییە بەس لە ڕێگەی ئوراڵەوەی لە ڕێگەی قسەکردنەوەیە و هەموو هەوڵێکی منیش تەنها لینکردنەوەی ژیان لینکردنەوەی ئەوەیە بە زمانی کوردیەوە ئەوەی وای کردووە زمانی کوردی ئەمڕۆ بژی و مابێت ئەوەیە ئەو لایەنە ئوراڵەیە کە لەگەڵ ئەوە زمانەکە زمانی نووسین ژێردەستە بووە ئێمە لە ماڵەوە دایک و باوکمان بووی باسکردین کە ئێمە کەین و ئەو چیرۆکانی کە دەور و بەرمان بووە دایک و باوکمان بۆمان باس بکەن. بەڵێ مامۆستا شیروان ئەمەیە لە بەڕێزە پرسم بەکارهێنانی هێما و تەکنیک و نەریتە هونەریەکان تا چەند بۆ تا هەوێنی ئەم پرۆژەیە وەکو بینەرێک. بەڵێ ئەم باسیێک دووشت بکەین لێرەیە یەک وەکوی سا خۆی باسی کرد شێوازی دکتۆراکەی لەوێ کە شێوازی دکتۆراکەی ئێمە لێرە تەسەوڕێمان نییە بۆ ئەوە کەوان چۆن ئەمان دکتۆرای ئەوێ زیاتر فرەمیدیۆم ئیشەکان لە بینی بەس تێکست نییە و کۆمەڵێک میدیۆمی جیاواز ئیشەکرێت و هەموو ڕەهەندەکانی ئەو بابەتە بە هەند وەرەگیرێت نەک بەس ڕەهەندی ئەکادیمی مەسەن سەرشان باسێکە باسی مێژووی زارەکی ئەکات مەسەڵەن چەند قسەی دایک و باوکەکەت لەسەر ئەوە مهمە یعنی چەند گێڕانەوەی خەڵکە سادەکان لەسەر ئەوە چین یعنی ئەگەر باسی ئەم شێوازەی ئەم بکەین ئەبێت و زیکیش لە ناڵم لە سیستەمی تازەی دکتۆرای ئەوروپی تێ بگەین کە ئەوان زۆر فڕەڕەهەند باسی ئیشەکە ئەکەن ئەکرێ کارێکی هونەری بۆ بکەیت و ئەم کوردەتی بۆدکاستی بۆ کردووە مەسەڵەن ئەکرێت بە لەوحەیەکیش بێت و تەکستیشی لەسەر بنووسرێ و چاوپێکەوتن ئەکات هەمووی بەیەکەوە ئەمانە لینکە کات بەیەکەوە و لەو هەموو ڕەهەندە جیاوازە کە بۆ بابەتەکەی کردووە لێرەیە بینەر لە دۆخێکی هینانیە لە دۆخێکانیە مەسەن لەوحێکی پیشانڕێ بڵێ ئەمەیە بابەتەکە بینەر ئەخەیتە دۆخێکەوە کە کۆمەڵی زانیاری زۆری ئەیتێ لەویە ئەو پرۆسێکی ئێستێتیکی دروستەکە و پرۆسێکی فێربوون لەناو ئەو هەموو زانیاریانەیە بۆ خۆی دروستەکات نەکوونەرمەند بیاتێ بڵێ ئەمەیە نەتیجەی بابەتەکەم یعنی تۆزێک ئەبێت باس لە شێوازی ئەم شێوازە دکتۆرا تازانش بکرێت کە چۆن تەعامل لەگەڵ بابەتێکی وا فرەڕەهەند دەکەن. وڵات مامۆستا شیروان جان ڕوونی کردەوە بەزەوە هەمە ڕەنگیە زۆر زۆر گرنگەوە وا کات زووتر لەگەڵ بینەرە جوێن بێت و ئەو بینەرە ئەشێت کە چێژی هونەرە پوختەکە زۆر زۆر لەبار نەبێ بەڵام ئەشێت لە ڕێگەی میدیۆمەکانی ترەوە ئەو چێژ و زەوقەی بۆ دروستکەیت وە بتوانێت جوین بێت ئەو بابەتە تەنها ئەکادیمیەن بەس مۆزوعەکە ئەوە نیە لەناو ئەکادیمیەکانە باس کرێت ئەزم یەکەم جار کە باسی کرد دکتۆراکە وتە ئەگەر بنبیرم بوو زۆر بەرام و مهم بوو وتە مامۆستاکەم وتێتی بچۆ جارە لەگەڵ برادەرەکان تا باسی کە بزان ئەوان ئەڵێن چی وەریە یعنی شەرت نییە تۆ بابەتێکە هەیە لە ناو
تکای ئەکادیمیەکانان بۆی ئەگەڕێ خەڵکەکەی خۆت دەڵێ چی ڕاستە زۆر ڕاستە اینجا زۆر هەوڵێکی زۆر ئەدرێ بەڕاستی لە زانکۆی ئۆسلۆیا کە ئەو هەوڵ ئەکادمیانەی کە ئەدرێت بۆ ئەوەی بە ئەکادمیکردنی هونەر بکەن دوور بخرێنەوە چونکە کاتێککە هونەر بە ئەکادمی ئەەکەیت زۆربەی کات مەسافەیەکیش دروستەکەی لە بینی بینەرە وانە من ئەڵم کتێبێکی ئەکادمی بنووسم بە زمانێکی قورس کەم کەس هەیە بتوانێت لێ تێبگا بەڵام زۆربەی کات هەوڵە ماوە لەم پرۆژەیە ئەڵم ئەگەر هاوڕێکانی خۆم و خێزانێکی خۆم لەم پرۆژێت تێگەشتن کەواتەم ئیشێکی باشم کردو سەرکەوتوبی بە کورتی پرۆژەی ئاورای شەرمەزاری چیمان پێبەخشێت بیرخستنەوەیەک لەو بڕواە بیرخستنەوەیە کە لەو ئاستەنگیانەی کوردبوون تێ ئەپەڕێت و هیوادارم هەموو تاشیشی کورد وعیانەتر سەیری زمانەکەی خۆمان بکەین کاکە هەرێم هەنێشتی باس کرد کە ئێستا چەنە هەوڵ هەیە یا کەسانم بینیوە زمانی بێگانە باشترە زانن وەک لە زمانی دایکی خۆیان بەڕێیم ئەوتی نازان باش یاخرا بەزمەڵم زۆر خراپە بە هیوام ئەمەی تر وا بکات کە ئینسان کاتێککە هەوڵی زمانیش تازە فێر بێ بەوە عێنەتەوە فێ ئەگەر لە ساسە قەنەعەتە بەوەیە وا بکەی بیکە بەس بێ ئاگانەمیکە دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس ئەرکتان کێشە هیوای سەرکەوتنە بۆ خوازم زۆر سپاس بۆ بەڕێستان بەردنامەی ئەم هەفتەیەم کۆتایی هات خواتان لەگەڵ